یەکێتی نیشتیمانی کوردستان لە ماڵی نێچیروان بارزانی لە شاری هەولێر کۆبوومنەوە. ئەم کۆبنەوەش دوای ئەوە دێکە پارتی دموکراتی کوردستان پێش سەری ساڵی تازەواتە لە ساڵی 2016 لە کۆتاییەکانی ساڵی 2016دا جەولەیەکی دانیشتنی لەگەڵ لایەنە سیاسەکان دەست پێ کردەوە بۆی کە ئەم کێشانەی لە نێوان لایەنە سیاسەکان هەیە کۆتایی پێبێتن و هەروە تەواوی ئەو کێشانە چارەسەر بکرێتن. دواتر لەگەڵ لایەنەکان دووبارە کۆ ئەبێتەوە. ئەم جەولەی دووەم ئەبێتن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە سەردانی پارتی دموکراتی کوردستان دەکات ئەمڕۆ و بڕیار وایە پاشکەمێکی تر کۆبنەوەکە دەست پێ بکاتن و یەکێتی نیشتیمانی کوردستان بەپێی زانیاریەکانی من ئەمڕۆ پرۆژەی هەیە. پرۆژەکەشی هەمان ئەو پرۆژەی پێشووتری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان کە پێشتر پێشکەشی کرد و دواتر مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەکەی دەوڵەمەندتر کرد. ئەمڕۆ ئەو پرۆژەیان لە چەند خاڵێکیشان بۆ پرۆژەکە زیاد کردووە بۆی ئەم کێشانەی لە هەرێمی کوردستان هەیە بەو پرۆژەیە چارەسەر بکرێتن. ئەمڕۆ پرۆژەکە دەدەنە مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان کە هەروە نێچیروان بارزانی جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان خۆی سەرپەرشتی کۆبنەوەکە پرۆژەکە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیار وایە وەربگرن دواتر ئەوان گەنگەشەی بکەن و هەروە گفتوگۆی لەبارەوە بکەن بۆی کە پرۆژەکەی ئەوانیش دەوڵەمەندتر بکەن و ببێتە پرۆژەیەکی هەمەلایەنە واتە سەرەتای جەولەی دووەم کۆبنەوەکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبێت کە پارتی دموکراتی کوردستان دەستی پێکردووە. ئەمڕۆ لەسەر ئاستی باڵا هەردووچیان کۆبنەوە. مەلا بەختیار خۆی سەرپەرشتی کۆبنەوەکە دەکات کە شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان مەلا بەختیار سەرپەرشتیەکە و شاندی پارتی دموکراتی کوردستانیش جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان نێچیروان بارزانیش سەرپەرشتیەکە. ئەمڕۆ دایانێ بگەنە دەرئەنجامێک بۆ ئەوی ئەو کێشانە چارەسەر بکەن دواتر لەگەڵ لایەنە سیاسەکان. وەلی پێشتر یا بڵین لە جەولەی یەکەما پارتی دیموکراتی کوردستان سەردانی لایەنەکانی کردو لەگەڵ لایەنەکان کۆبێتەوە بۆ پێی کە ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی هەولێر دەکات و لەگەڵ پارتی کۆ دەبێتەوە. لە جەولەی دووەمە کەم لایەن سەردانی لایەنەکانی تر دەکات یان ئایا بە هاوبەشی یەکێتی و پارتی سەردانی لایەنەکانەکە بێ چۆن ینی پرسیارەکەی من ئەمەیە لە جەولەی دووەمە چێ کۆبوونەوەکان لەگەڵ لایەنەکانی تردا ئەنجامەدا؟ بەڵێ پێشووتر پارتی دموکراتی کوردستان ڕایگەیاند کە ئێمە لە سەرەتای ساڵی تازە جەولەی دووەمی دانیشتنەکانمان دەست پێکەن لەگەڵ لایەنە سیاسەکان خۆمان سەردانی لایەنە سیاسەکان دەکەین. بەڵام ئەمڕۆ یەکێتی دموکراتی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی پارتی دموکراتی کوردستانی کردووە واتە ئەمە تۆزێک گۆڕانکاری بەسەر دانیشتنەکان داهێناوە و دیار نییە ئاخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی داوای کردووە بێتن بۆ لای پارتی دموکراتی کوردستان یاخود پارتی دموکراتی کوردستان داوای لێ کردووە. ئەمە لە دوای ئەوەی کە کۆبنەوەکە کۆتایی دێتن بەدەر دەکەوێتن لە لێدوان لە بەرپرسەکان وەرەگرین بزان لەسەر داوای چێ بۆ ئەم کۆبنەوەی لە ماڵ نێچیروان بارزانی ئەنجام درا و ئاخۆ پارتی دموکراتی کوردستان هەموو لایەنەکان دێنێتە ماڵی نێچیروان بارزانی بۆی لەگەڵیان کۆبێتەوە یاخود ئەم جارش خۆی سەردانیان دەکاتەوە. ئەمە پرسیارێکە تاوەکو کۆبنەوەکە تاوا نەبێتن بەدەر ناکەوێتم زین بۆچی کۆبنەوەکان ئەم جارە پارتی سەردانی لایەنەکانی نەکردو لایەنەکان دێن بۆ لایوی یاخود هەموو لایەنەکان دێن بۆ ماڵی نێچیروان بارزانی یاخود تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان تاکو ئێستا دیار نییە. دواتر وەڵامی ئەو پرسیارمان بۆ وەرگرنەوە لە بەرپرسانی پارتی و یەکێتی. زۆر سپاس وەلی سەلیم پامنێرمان لە شاری هەولێر. زۆر سپاس.